ئاوی ناو بوتڵی پلاستیکی بەشێکی بەرچاو بەکاردێنرێت لەم سەردەمەدا لە هەموو هەرچەندە لە ڕووی نرخۆ لە ئاوی بەلوعە ئاوی فیلتەرکراوتەنان لەلاندێک ناچە لە نوت و بەرەمەکانیشی گرانترە. ئاوی هەڵگیراو لە ناو بوتڵ زۆر بە ناوبانگ بووە و زۆر بەکاردێنرێت و زۆربەی بوتڵەکان لە پلاستیک بەرهەمدێنرێن. پلاستیک پێک دێت لە چەپێکاتێکی کیمیایی کە کاریگەریان هەیە بەسەر هەموو زیندەوەرانی سەرزەوی بەشێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ. لە هەرێمی کوردستاندا بەکارهێنانی ئاوی هەڵگیراو لە بوتڵی پلاستیکی زۆر بەربڵاوە. هەروەها زۆر کارگایەکە لە بواری بەرهەمهێنانی بوتڵی پلاستیکی کار دەکەن. بەپێی ئەو زانیارانی کە دەستمان کەوتووە لە کۆمپانیای ئاڵا بۆ ئاو لە بتنراو تەنها لە یەک کاتژمێردا بڕ 14500 بوتڵ بەرهەمدێنن. خواردنەوە بەکارهێنانی ئاوی لە بوتڵنەوە جگەلەوەی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر ژینگەی کوردستان، کاریگەری زۆر زیاتر و خراپتری هەیە لەسەر تەندروستی تاکەکان. خۆشبەختانە شوێنگرەوەی باش هەیە بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی ئاوی لە بوتڵنراو کە کاریگەری زۆر باشی هەیە و بۆ جێگرەوەش بریتیە لە بوتڵی شوشەیی و سیلی کە دەکرێت بۆ چەند جار بەکاربێنرێت. ئەم جۆرە بوتڵانە لە سەرەتای سەدەی 21دا بەربڵاو و بەکارهێنانی ڕوو لە زیادبوونە. خۆشبەختانە دوای بڵاوبوونەوەی هەر توێژینەوەک لەسەر خراپی بەکارهێنانی ئاوی لە بوتڵنراو ڕێژەی بەکارهێنانی بوتڵی شوشەیی و سیلی ڕوو لە زیادبوون دەکات. بەکارهێنانی بوتڵی شوشەیی و سیلی وا دەکات کە کڕیاران پارەکانیان پاشەکەوت بکەن هاوڕێی ژینگەیە چونکە پێویست ناکات فرە بدرن وەک بوتڵی پلاستیکی. بۆچی پێویستە بوتڵی پلاستیکی بگۆڕین بۆ بوتڵی بەکارهێنەرەوە؟ یەکەم، کاریگەری مرۆیی. بە پێی وتەی زانەکان بوتڵی پلاستیکی مادەی کیمیایی بیتانۆڵ ئەی لە پێکهاتەکەیدایە. ئەم مادە کیمیایە بەکاردێ بۆ کتەوە و ڕوونکردنی بوتڵەکە. ئەم مادە کیمیایە کاریگەری لەسەر هەوکردنی لیمفۆڕژێنەکان دروست دەکات، هەروەها کاریگەری دەکاتە سەر تەندروستی مرۆڤ بە شێوەیەکی گشتی. بە شێوەیەکی زۆر بەهێز پەیوەندی بە دروستبوونی زۆرێک لە نەخۆشی جەستەیی هەیە و دەبێتە هۆی دروستبوونی چەند جۆرێک لە شێرپەنجە. بە گۆڕینی بوتڵی پلاستیکی بۆ بوتڵی بەکارهێنەرەوە دەتوانین ڕێگیربین لە تێکەڵبوونی مادەی کیمیایی زیان بەخش بۆ ناو ئاوی خواردنەوەمان و هێشتنەوەی تەندروستیمان بەباشی. دووەم، کاریگەری ژینگەیی. زانەکان دەریان خستووە کە بوتڵی پلاستیک پێویستی بە 450 ساڵ هەیە تا کوشی دەبێتەوە، هەروەها کۆمەڵێک مادەی کیمیایی زیانبەخشی تێدایە کە کاریگەری لەسەر ناوچە سەوزەکان، ئۆقیانوسەکان، سەرچاوەکانی ئاو، دارستان و پیسبوونی هەوا دەبێت. بۆ نمونە، هەندێک لە ڕووبارەکانی کوردستان خەریکە دەبن بە شوێنی فرەدانی بوتڵی پلاستیکی و بۆتە لە ناوچوونی ڕێڕەوی ئاو، هەروەها پیسبوونی سەرچاوەی ئاوی پاک بە پێچانەی بوتڵی بەکارهێنەرەوە کە هاوڕێی ژینگەیە چونکە یارمەتیدەرە بۆ کەمکردنەوەی زبڵ کە فرەدراونەتە سەر زەوی و سەرچاوە ئاویەکان. سێەم، سوودی ئابووری. بوتڵی پلاستیک نرخی زیاترە و گرانبەهایە بەراورد بە خواردنەوەی ئاوی بەلوعەیان ئاوی پاڵەراو لە بوتڵی بەکارهێنەرەوەدا. بوتڵی پلاستیک نرخی بە 500 جار زیاترە بە بەراورد لەگەڵ بوتڵی بەکارهێنەرەوەدا، بۆیە بوتڵی بەکارهێنەرەوە پارەی تایبەتی و هاوردەکردن دەپارێزێ. ئەزانین کە باری ئابووری کوردستان بەرەو کەمبوونەوە دەڕوا، بۆیە بیرکردنەوە لە بوتڵی بەکارهێنەرەوە بۆ چوونێکی باشە بۆ پاشەکەوتکردنی پارە. سڵاو، ئەبینم کە بوتڵی بەکارهێنەرەوە بەکارهێنن لە جیاتی بوتڵی پلاستیکی. ئایا هیچ هۆکارێک هەیە بۆ ئەوە؟ بەڵێ، چونکە بوتڵی بەکارهێنەرەوە هاوڕێی ژینگەیە و ئەبینین لێرەدا کە بوتڵەکان دووبارە بەکار ناهێنەوە لەبەرەوە بەکارهێنانی بوتڵی بەکارهێنەرەوە باشتر لە بوتڵی پلاستیکی. نەرەوە بەکارهێنم و زۆر سوودی لێ بینم و چونکە کاتێک هەر خواردنەوەیکی تێیەکەی بە هیچ شێوەیە کاریگەری لە تامەکەی ناکا و تامەکەی وەکو خۆی ئەمێنێتەوە و ئەگەر بێت و خواردنەوەی سارد یا خودگەرمی تێبکە ئەوە پارێزگاری لە پلەی گەرمێکەیە کات. هیوام وایە کە هەموو کەسێک وەکو من بوتڵی بەکارهێنەرەوە بەکاربێنێت و زۆر سوودی لێوە. لە کۆتاییدا ڕزگارکردنی هەسارەکەمان و باشترکردنی تەندروستی مرۆڤەکان و باری دارایی. ئەمەش تەنها چارەسەرە کە پێویستە کۆمەڵگاکان زانیاری هەبێت لەسەر سوودی بوتڵی بەکارهێنراو بۆ ژینگە، تەندروستی و ئابووری. بەکارهێنانی بوتڵی پلاستیکی دەبێتە هۆی جۆرەها کێشە، بەڵام بەکارهێنانی بوتڵی بەکارهێنراو ئەبێتە هۆی چارەسەری ئەم کێشانە. بوتڵی بەکارهێنراو سوودی هەیە بۆ مرۆڤایەتی و ژینگە، چونکە دەبێتە هۆی کەمکردنەوەی پیسبوونی ژینگە. چونکە ئەم بوتڵانە دەتوانرێت بۆ چەندین ساڵ بەکار بهێنرێت، شارەکانمان و شوێنە گەشتیاریەکان زیاتر پاک و خاوێن ئەبن، کە ئەمەش ئەبێتە هۆی ڕاکێشانی گەشتیاران و ئابووریمان زیاتر گەشە دەکات. لە ئێستادا بوتڵی بەکارهێنراو بە شێوەیەکی زۆر باش بەرهەم دەهێنرێت کە بە هیچ شێوەیە کارگێری ناکاتە سەر جۆرێکی ئاوەکە، بەمەش ئاوەکە پاکی دەهێڵێتەوە کە ئەبێتە هۆی پاراستنی تەندروستی لە شوێن. لە ڕووی ئابووریەوە بەکارهێنانی ئەم بوتڵانە دەبێتە هۆی پاشکەوتکردنی پارە و داهات، چونکە یەک جار دەکرێت بۆ چەندین ساڵ بەکار دەهێنرێت. ئێستا لە کوردستان کاتی ئەوە هاتووە کە بوتڵی پلاستیکەکان بگۆڕین بۆ بوتڵی بەکارهێنراو، چونکە ئەم بوتڵانە شێوازی ژیانمان دەگۆڕێت و ژینگە پاکی دەهێنێتەوە.